سڵاوی خواتان لێبێ من دکتۆر محەممەد عەبدوڵڵا پسپۆڕی نەشتەرگەریەکانی ئێسک و شکانە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. ئەمڕۆ دەمێ باسی حاڵەتێکی دەگمەن بکەم، ئەویش مردنی ئێسکی لیونەید بۆن یاخود هیلالی یان کەوانەیەکی پێ دەڵێن. ئەم حاڵەتە پێ دەڵێن ئەڤاسکولەر نیکرۆسس ئۆف لیونەید بۆن یاخود نەخۆشیەکە پێ دەڵێن کیمبۆکس دزیز کە لەلایەن زانایەکەوە دۆزراوەتەوە. ئەم حاڵەتە زیاتر لە تەمەنی 20 ساڵ ڕوودەدات. هۆکاری سەرەکی ئەم حاڵەتە چییە؟ بریتە لە پچڕانی ئەو دوو مولولە بچووکەی کە ئێسک بۆ خوێن بۆ ئەم ئێسکە بچووکە دەبن بەهۆی هەر هۆکارێکی دەرەکی یان زەبرێکی دەرەکی دەبێتەوەی پچڕانی ئەم بۆڕی خوێنانە، دواتر دەبێتە هۆی مردنی ئەم ئێسکە بچووکە. نیشانەکانی ئەم حاڵەتە بریتە لە ئازارێکی زۆر لە مەچەک، هەڵ ئاوسان، دوایەتر کە قۆناغەکەی بەرەو پێش دەچێت دەبێتەوەی کەمبوونەوەی هێز و کەمبوونەوەی جوڵەی ئەم مەچەکە. دەست نیشانکردنی ئەم حاڵەتە لە ڕێگای تیشک دەبێت، تیشکی یاسایی یاخود تیشکی ڕەنین. ئەگەر باسی قۆناغەکانی ئەم حاڵەتە بکەین بە 4 قۆناغدا تێپەڕ دەبێت. لە قۆناغی یەکەم ئازارێکی زۆری دەبێت کە لە ڕێگای تیشک دەرناکەوێت، تەنها تیشکی ڕەنین نەبێت. لە قۆناغی دووەمدا دەبێتە هۆی پوکانەوەی، لە قۆناغی سێەم دەبێتە هۆی پوکانەوەی ئێسکەکە و دواتر سوڕانی ئێسکی تەنیشتی. لە قۆناغی چوارەم دەبێتە هۆی داخورانی هەموو جونگەکە و کە ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی جوڵەی ئەم مەچەکە. ئێستا ئەوەی دەیبینن ئافرەتێکە نەشتەرگەریمان بۆ ئەنجامدا دوای ئەوەی ساڵێک دەیناڵاند بە دەست ئازاری ئەم جونگەیەوە. ئەمە لە قۆناغی سێیەمیدا بوو، واتە ئێسکەکەی پوکا بووە و ئێسکی تەنیشتیشی سوڕا بوو. ئەم نەشتەرگەری کە بۆمان ئەنجامدا دەتوانین برین یەک لە باشترین نەشتەرگەریەکانە کە بۆ هۆی لابردنی ئەو ئێسکەی بەشێکی یاخود تەواوی ئێسکە پوکاوەکە و پێکەوەلەکانی ئەو دوو ئێسکەی تەنیشتی کە پێی دەڵێن سکافۆید و کاپیتەید بە دوو بڕغی. دوای نەشتەرگەریەکە لە گەچ دەنێن 2 هەفتە بۆ ئەوەی کەمبوونەوەی هەڵ ئاوسان و ئازار، دواتر گەچەکە لێ دەبکەینەوە و دەست دەکا بە جوڵەی خۆی. هیوای تەندروستی باشی و سەلامەتی بۆ نەخۆشەکەمان و هەم لای میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.